دینار، يعني هم دینە و هەم ناڕیشە، بەخوا قەسەمیان دینی پێکڕی یان ئاگری پێکڕی. بەخوا سەلام وا هەیە چواری وەک من و تۆ خاتەبان تەرازوو دۆلار سەفتە داینات، اینجا خێزانی حیساب یەک نەعلی بۆ ناکە پەرژینی قایم بێ لە ڕوودا. چکەم بۆ قەوامیەتی نەما. قەوام ئەوەیە بەو چوار کەسەی کە ئێمە 350 کیلۆ بین دۆلار لە بەرامبەرمان دانرێ، ئەبوایە بەو دەفتەرە دۆرانە هەموو عەشەتەکەی لە خۆی ڕازی کرێ. ئەبەو پارەی ئەیتوانی عملیاتی خزمەکانی خۆی، هاوکاری خزمەکانی خۆی، بۆی ئەوەی ئێمە ئاوا دەممان وشک نەبوایە بڵێن کاکە وەرن ببەخشن، کاکە وەرن بۆ خاتری خوا، دەستان بە خزمی خۆتانەوە بێ، دەستان بە کەسوکاری خۆتانەوە بێ. ئەو کاتە ئێمە هیچ ئیشێکمان نە، بەسمان تەخوای خوا بکە. ئەم فەرمودانەمان نەئەدایە تەنگای خەڵکی دەوڵەمەند و خوا پێداوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: ومن مشي مع أخيه في حاجة، هەر کەسێک لەگەڵ برایەکی بڕوا بۆ ئیشێک هەتاوەکو ئیشەکەی جۆرە بێ، حتى تهيأ له أثبت الله قدمه يوم تزول الأقدام. أفرمي برا إيشي برايكي بكات هەتا ئیشەکەی بۆ ئاسانە بێ و بۆی مەیسەرە بێ و سەرەگرێ و دڵی خۆشە بێ. ئەفەرمێ خوای گەورە پێیەکانی ڕاگیر ئەکا لەکوێیە؟ وەک من لەبان مینبەر، وەک تو لە دوکانەکەی خۆت، وەک کاکەی مەسوول لەسەر کورسیەکەی نا، لەو ڕۆژەی یەومە تەزول الأقدام. ئەو پێیانەی کە ئێستا چەسپاوە و خۆی بە ڕئیس عەشرە دەزانێ، خۆی بە مامۆستای ئاینی ئەزانێ، خۆی بە کوێخا و ئاغا ئەزانێ، خۆی بە سەرۆک و ئەسکەردار ئەزانێ، لە ڕۆژێکا خوای گەورە پێی سابت ئەکا کە هەموو پێیەکان خزاون. لەبەرچی یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. نەماڵت بەکەڵک دێ و نەماڵ و مناڵت بەکەڵک دێ، ئللا ئەو دڵە چاکەی کە ئیشی بۆ ئەم ڕۆژە کردووە ترساوە پێی لەوێ بخزێ. بۆیە خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: ما من يوم، هیچ ڕۆژێ نییە بەڕێزانە، هیچ ڕۆژێک نییە، یعنی دوێنێ و پێرێ و سبەینێ و 10 ساڵی تر تۆ ئەژیت، يصبح العباد فيه، بەندەکان ڕۆژی تیا ئەکەنەوە، إلا مەلەکانی ينزلانی، دوو مەلائیکە دێنە خوارەوە، فيقول ئەمە تەمان خوای گەورە مەلائیکەتانی دروست کردووە، بەس ئەمە ئیشیان یەک ئیشتریان نییە، تەعین کراون بەس بۆ ئەم قسەیە: اللهم أعطي منفقا خلفا، خوايا كي أي بخشي بديتوبي، خوايا أوي أبخشي بيخيتو وجيكي. ويقول الآخر، ملائكة كيتريشان الله: اللهم أعطي ممسكا تلفا، خوايا أوي ناي بخشي لي بقريتو، أوي ناي بخشي لي بقريتو، اللي قردنويتي بخوا سلام واهية شواري وك من تو خاتبان ترازو دولار صفتا داينات، إنجا خيزاني حساب يكنع لي بوناكا فرجيني قايم بلا روتان. شكون بۆ قەوامیەتی نەماوە. قەوام ئەوەیە بەو چوار کەسەی کە ئێمە 350 کیلۆ بین دۆلار لە بەرامبەرمان دانرێ، ئەبوایە بەو دەفتەرە دۆرانە هەموو عەشەتەکەی لە خۆی ڕازی کرێت. چکۆم بۆ بەڕێزان دینار، یعنی هەم دینە و هەم ناڕیشە، بەخوا قەسەمیان دینی پێکڕی یان ئاگری پێکڕی. ئەبەو پارەی ئەیتوانی عملیاتی خزمەکانی خۆی، هاوکاری خزمەکانی خۆی، بۆی ئەوەی ئێمە ئاوا دەممان وشک نەبوایە بڵێن کاکە وەرن ببەخشن، کاکە وەرن بۆ خاتری خوا، دەستان بە خزمی خۆتانەوە بێ، دەستان بە کەسوکاری خۆتانەوە بێ. ئەو کاتە ئێمە هیچ ئیشێکمان نا، بەسمان تەخوای خوا بکەن. ئەم فەرمودانەمان نەئەدایە تەنگای خەڵکی دەوڵەمەند و خوا پێداوە. بۆیە بەڕێزان بەڕاستی ئینسانی مسلمان ئەبێ بیر لەوە بکاتەوە کە خوای پەروەردگار سوبحانه وتعالى ماڵێکی پێداوە بۆ ئەوەیە کە بیبەخشێت. اینجا خۆشەویستان، چەندێ دەوڵەمەند چەندێ فەقیر لەزەت ئەکا لەوەی کە پارە وەرەگرێ. هایسە فەقیرێکە مەسەن قەرزارە، نەخۆشە، کوڕێکی عەمەلیاتێکەکە نیەتی، کاتێک کە پارەکەی دەیتە دەسەکاتە گریان، وەڵڵاهی دەوڵەمەندەکە خۆم نەمبینیوە، جا داواکەم لە خوای گەورە بمداتێ و تاقیم کاتەوە بە باشەکەیە، باشە تەمەنای ئەوەی بۆ ئێواکەم بە پارەی حەڵاڵ و خێر. وەڵڵاهی عولەما ئەفەرمون تامی خێرکردن لە لای دەوڵەمەند لە فەقیرەکە خۆشترە. ئەوەندە دڵی خۆش ئەبێ، ئەوەندە هەناسەی فێنک ئەبێ کە کاتێک ئەبینێ لەسەر ماڵی ئەو لەسەر حاڵی ئەو یەکێتر لەزەت ئەکا. ئەوەش خواپێدانی ئەوێ، ئەوەش دڵدەست و دڵێکی ئەوێ کە خوای پەروەردگار سوبحانه وتعالى بیکاتە نصیبی هەر کەسێک. بۆیە بەڕێزان داواکەم لە خوای پەروەردگار دەست و دڵمان ئاوەدان کات، فراوانی کات بۆ ئەوەی ببەخشین لەو ماڵی کە خوا پێی داوین کە ئەفەرمێ: وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه.